پارێزەری کۆمپانیایەکی تایبەتە و هاتووە کۆمپانیاکە بە سیستەمی نوێی ئەلکترۆنی تۆمار بکات. پێشتر بە شێوەی ئەلکترۆنی سیستەمەکەی پڕکردوتەوە و ئێستاش تەنیا ڕێگەپێدانی تۆماری کۆمپانیاکەی ماوە. ئاراس ئەزموونی 18 ساڵ کاری پارێزەری هەیە و دەڵێ ئەم سیستەمە نوێ زۆر لە سیستەمەکەی ڕابردوو باشترە. ئێمە جێگای دەستخۆشیە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەر هەنگاوێک بە ئەلکترۆنیکردن لە فەرمانەکانی حکوومەتی جای دەستخۆشیە. ئەمەش کە بە سیستەمێکی مۆدرن و نوێ دادەندرێ بۆ تۆمارکردنی کۆمپانیاکان و پیشەوەران لە ماوەیەکی زۆر کەم لە خلالی چەند دقیقەیە کە توانین دەست بە ئیجراعاتی تۆمارکردنی کۆمپانیاکان بکەن و ڕۆتینی زۆر کەم دەکاتەوە. ئەگەر بەڵام بەخۆ دەزانی سیستەمەکە نوێیە تا خەڵکەکە لەگەری ڕادێ و دەکەویتە سەرێ تۆزێ احتمالەگەلی ئەوانە هەبێ، بەڵام سیستەمێکی زۆر چاک و زۆر مۆدرن و زۆر باشە. ڕێزمانی کوردیش زۆر احتیمامی پێدراوە لەم سیستەمە نوێی. لە هەرێمی کوردستان 36,600 کۆمپانیای تۆمارکراو هەیە، لەو ژمارەش 33,000 کۆمپانیای ناوخۆیین و 3,600 کۆمپانیای بیانین. لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵیش 904 کۆمپانیای نوێ تۆمارکراون. بەڕێوەبەری گشتی تۆماری بازرگانیش دەڵێ لەم سیستەمە نوێدا 80% تێچووی تۆمارکردنی کۆمپانیەکانمان کەم کردوتەوە. خزمەتخواست پێویستی تەنها بە یەک سەردانی بەڕێوەبەراتی گشتیان بەڕێوەبەراتی شارەکان هەیە، ئەویش تەنها بۆ پێشکەشکردنی بەڵگەنامە ڕەسەنەکان و وەرگرتنەوەی بڕوانامەی دامەزرانی کۆمپانیا. بۆ نمونە لە تۆماری ناوی بازرگانی لە 600 تا 1,400,000 بوو، ئێستا کراوەتە 50,000 دینار کە ئەمەش دەستکەوتێکی گرنگە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. هەروەها دوای ڕەخساندنی هەڵی کارە بۆ گەنجان، چونکە تێچووی دامەزرانی کۆمپانیەکان زۆر کەمە، هەموو گەنجێک هەموو خاوەن دەخلێکی مەحدود دەتوانی کۆمپانیا دابمەزرێت. لە سیستەمی تۆمارکردنی دامەزراوە بازرگانیەکان داواکار لە هەر کوێیەکی جیان بێت دەتوانێت کۆمپانیەکەی یاخود دوکان و چێشتخانە و هۆتێلەکەی لە ڕێگەی مۆبایل یاخود کۆمپیوتەرێک تۆمار بکات. ئەم خزمەتگوزاریە بۆ هەموو هاوڵاتیان بەردەستە. لە 4 ساڵی ڕابردوودا هەوڵدراوە زۆرترین وەزارەت و زۆرترین بەڕێوەبەرایەتە گشتیەکان بە ئەلکترۆنی بکرێت، بە ئامانجی کەمکردنەوەی ڕۆتین و کەمکردنەوەی تێچوو و زۆرترین کاراسانی بۆ هاوڵاتیان. بۆ لەمە دوگەر بتەوێت کۆمپانیاک تۆمار بکەیت، ئەوە لە ماوەی 24 کاتژمێردا کۆمپانیەکەت لە هەرێمی کوردستان تۆمار دەکرێت. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر.